لە ئابی 2020ەوە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 50 هاونیشتیمانی دەستگیر کردووە لە ناوچەی بادینانی کوردستانی عێراق بە بیانووی ڕەخنەگرتن لە گەندەڵی و ڕێخستنی خۆپیشاندان. بەدەلبەرواری، ئومێد بەروشکی، ئەیاز کەرەم، گوهدار زێباری، شڤان سەعید و هەریوان عیسا هەمویان کراونەتە ئامانج لەلایەن دەسەڵاتەوە لەو ڕەشبگیریانەی ئەم دواییانە دەستگیر کران. بەدەلبەرواری مامۆستایە و ڕێخەری خۆپیشاندانە. ئومێد بەروشکیش قوتابیە و ڕۆژنامەوانێکی سەربەخۆیە. هەردووکیان مامۆستا بەدەل و ئومێد سەرنجیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بووە بە پێنەدانی موچەی 6 مانگی فەرمانبەرانی حکومی. لە 21 ئابدا مامۆستا بەدەل و ئومێد زیندانی دەکرێن بە بیانووی ڕێخستنی خۆپیشاندان و داواکردنیان لە حکوومەت بۆ پێدانی موچە. لە 22 تشرینی یەکەم ڕۆژنامە نووسان ئەیاز کەرەم و گوهدار زێباری، هەروەها چالاکوانانی مەدەنی شڤان سەعید و هەریوان عیسا دەستگیر کران بە بیانووی خستنەڕووی گەندەڵیەکانی حکوومەت. مامۆستا بەدەل، ئومێد، ئەیاز، گوهدار، شڤان و هەریوان لە ئێستادا زیندانی کراون لە زیندانێکی نەزانراو. تیمی CPT لە کوردستانی عێراق کەمپینی یەکبوون بۆ بەرگریکردن لە زیندانیە ئازادی خوازەکان ڕاگەیاندووە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات کە دەست بەجێ زیندانیانی بادینان ئازاد بکرێن. ئێمە بانگێشتان دەکەین کە پشتیوانی لەم کەمپینە بکەن و واژۆی داخوازی نامەکە بکەن بۆ ئازادبوونیان لە وێبسایتی cptaction.org. زیاتر لەبارەی زیندانیانی بادینان بزانە و چالاکیەک بنوێنە. با ئازادبوونی زیندانیانی بادینان ببینین و بە خانەوادەکانیان شاد ببنەوە.